بەڕێزان سەر لەبەری ئەم شەقامانەی ناوشار سەر لەبەری خۆڵ و خاشاکە، بەڵام خەڵکانێکی ماندوو هەمویان پاکردوتەوە بەر لەوەی کە هێشتا بانگی فەرموو بێت، ئاویەکانیان پڕ کردووە بەر لە بانگی بەیانی و ئەوە بانگیشی فەرموو. دیمەنەکانتان پیشانەیەم. لایەنێکی تری کێشەکە ئەوەیە بەڕاستی هیچ درێغیەک نەکراوە، لە هەموو شوێنێک سەلەی خۆڵدانراوە، بەڵام ئەکرێتە دەرەوەی سەیریکە. ئێستا ئەوەتانە لە تەنی شتێوێتی لەم شەقامە جوانە بەناوبانگەی کوردستانە لە شارە جوانەکەی سلەیمانی هیچ درێغیەک نەکراوە لە دانانی سەللا، بەڵام بۆ ئەچیەکەیتە دەوروبەرەکەی، بۆ نایکەیتە ناو سەلەکەوە. تۆزێکی تر شار کە چاوی هەڵدێنێ هەموو شتێک بە پاکیە بینین، بەڵام دڵنیا بن لە پشت ئەو پاک و تەمیزیەی کە کەمێکی تر کە خۆر هەڵدەی بینن سەدان مرۆڤی ماندوو هەیە، سەدان پیاوی بەتەمەن و گەنج هەیە. دەنا زۆربەی شارەکانی کوردستان ئاوان لە شوێنە گشتیەکان. کاتێک کە دەبینی شاروا پاک و تەمیزە، لە پشت ئەو پاک و تەمیزیەوە ئەزانی چۆنە سەدان پیاوی بەتەمەن هەزاران جار بۆ هەڵگرتنەوەی ئەم شتانە ئەم بتڵیاوە دادەنەون، دەچەمێن و هەڵدەستنەوە، شەوانە بە ئازاری پشتیانەوە دەنون. لەبەرەوە بە دەستە هەبێ لەوەی کە ئەوان کەمتر ماندوو ببن. ئەوان پیاوی خۆڵەکەنین، فریشتای خاوێنینەوان، تۆ نووستووی لەسەر شەقام ئەم فریشتانە بە شەوان، لەوە زیاتر ماندووی مەکە، پشتی ماندووی بانەچەمێ، خاوێنی بۆ هەموومانە. دەستە ماندووەکانە ماچەکەم، تۆش لە لای خۆت بیکە خەمێ. بەخوای زۆر پێوەمانی دەبم ئەو شوشە زۆر ڕۆژ هەیە بزماری فرێ دەدەم، بزمار و شوشە هەموو کۆ دەکەمەوە دێکەمەوە ناو ئارەمانەکەم. دابا قسێ بۆ ئەو خەڵکە بکەین لە ڕووداوە جەنابەت بەو ماندوێتی و بەو تەمەنەوە چی بە میلەتەکاڵی، چی بە گەنجەکانەڵی، چی بە مناڵەکانەڵی بۆ ئەوەی کە پشتی تۆ لەوە زیاتر ماندوو نەکەن، بۆ ئەوەی دەستە جوانەکانی تۆ دەستە ماندووەکانە لەوە زیاتری لاگ نەکەن. بەڕێزی شارەکەمان ئەوە شاری خۆمانە زۆر تکا دەکەم، دیسان خاوێنکردنەوە بە خاوێنی ڕاگرن. باشە یەک پرسیارتانێ دەکەم، تۆ مالەکەی خۆت خاوێن ناکەیتەوە کە مالەکەی خۆت خاوێن دەکەم، مالەکەی خۆت خاوێن دەکە، ئەو شارەش هەر وەکو ماری خۆتە، ئەو شارش بزەبت ماری خۆتە دەخاوێنی ڕاگرە. دوایە ئەمن ئەو شوشە دەشێ وەڵڵاهی بەجددی بە زیاتر خاوێن دەکەمەوە، یان بزماری فرێت دەم دەرم نەستە ژێرتایەکی هەیە فەقیرە، هەیە نیتی بۆوان بڵێ هەیە نیتی فتکایە ئەو شوشەی مەشتێنن، ئەخ ئەو شکەی شوشەی دۆ دەشتێنن. خاوێن دەکەم وەچ خۆی لێ دێتەوە، دێم کاکەوە مەکە دەتکەیف خۆتە معاش خۆت وەردەگری. ئەمش قسەی ناکەم لەگەلیان زۆر ئەویان ناکەم، خاوێن دەکەم و تاڵ ئەوانم دێشیتن ئەو چۆکانم سۆفانە خەوم لێ ناکەش شەوان هیچ جارە بەخەبەرش نایم زوو بێمەێستا ئیشتێ بەخەبەر نایم لێ بۆ ئەو چۆک ئەوانە بینێت تاو لەرزەکەم لێ بوو هەر مەفسە گوتم بەخوا ئەو شینە ئیشەکەم پێ ناکەوت دا گوت بە حەستم نەکوت لێن دەر ئەوم بکەن دەرم بکەن بەرێ وتە حەبوشتیشت زۆرە؟ بەس مەرعەم زۆرە مەرعەمی لێ دەم لە سۆکانە هەر ئەم هەستان و دانیشتنەوە هەستان و دانیشتنە ئەو هانەکەم دێشتر ئەرێ بەخۆت ئەژنۆکان و پشتت بەرێ پشتم هەر لێ گەڕێ پشتمە
زۆر دێشیتن جوونیشمان پێدا قسەی ناخۆشمان پێن بەڵێ لە پای چی ڕقمان پێ ئەڵێن یعنی لەسەر حەقی خۆشمان زاروێ شکایەتشمان لێکرێ یعنی جارەوە بە حاویەکەمان بەتار کردووە تۆزێک لە ماڵی دووربە کابرا هاتووە زۆر شتی ناخۆشی پێگوتینە طبعا بە درێکی ساف شۆ جوابیشمان دایتەوە ئەزانی چی من خەفەتەکەی من چییە بۆ سەبرا بۆ سا ئەزانی خەفەتەکەی من چییە ئەم شتە ئەمانەیە کاکە ئێستا تۆ حاوی و دانا ئەمانە زۆر زۆرە تاقیشمان دەکا ئەمانشتی کرێکارەکان تاقیشمان دەکا کاگرن بەخوا ئیشەکە بەڕاستی ئیشێکی زەحمەتە ئاخردا تۆ پێش ماڵەکەی خۆتە ڕەبی ماڵە ئاوەدان بێ یعنی ئەگە تۆزێک ئەو ها بکات چییە؟ ئەمە چی ئەبێت؟ یەک سانەیە کاگرن سیرکە هیچ دەمەوزوح ناگۆڕێتن ئەگەر هاوکارمان بن لۆمە باشترە بەس ئەگەر هاوکارمانە طبعا بۆ ڕوبعک بەسە و سەرمەز ئەمە چی پێچێ ئەگەر بەردەرگاکەی خۆپاکەیتەوە سەیریکە کاگرس پێشمارەکەی بۆ ڕوبع زبرێ بەس سەرمەل هۆڵەکەی ئەدی حاویەکەی یعنی ئەو دی و مەدخەلی ماڵەکان نەحەوشەن و نە نیشتیمان